لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا باز لە کۆچی پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە دەکەین ئەو دۆخی کە لەو سەردەمەدا هەبوو باسی دەکەین و لەگەڵیشیدا باز لەو پند و ئامۆژگارانە دەکەین کە تایەدی بۆ مسلمانان لەوەی کە پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم بۆ کۆچەی چ گۆڕانکارێکی گەورە لە مێژووی مرۆڤایەتی و لە مێژووی مسلماناندا ڕوویدا گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ناسر مستەفا مامۆستای ئاینی مامۆستایان زۆر بەخێر بێ سپاس بۆ دەرفەتە بەخێر بێ ئاخۆ مامۆستاگەر لەوە دەست پێ بکەین پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم چی بۆ هۆکارەوەی کە ئیتر دەستبەرداری نیشتیمانەکەی بێت و ئەو شارێک کە بە منداڵی تێدا گەورە بووە وازی لێ بێنێت و ڕوو لە شاری مدينة بكات. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتاس فاز بومي وداريا. إما قرت مشاي قرآني بيروز بكين خواي پروردگار كباسي زورك لبيغمبرانك باشي كي زور لبيغمبران كوتشيان كردو ولاتي خوان بجيشتوه. نوح عليه الصلاة والسلام، إبراهيم، موسى، عيسى، شعيب، صالح، لوط، همو أم بيغمبرانا وڵاتی خۆیان بەجێهێشتۆ کۆچیان کردووە بەڵام زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ فەرموون زۆربەیان بە هۆکارێک وڵاتی خۆیان بەجێهێشتۆ کۆچیان کردووە لەوەی کە لە دەست قەومەکەیان بێزار بوون لە هەڵس و کەوتی قەومەکەیان بێزار بوون بۆ نەقەومی لوط لیواڵتەیان کردووە یونس سەلات و سەلامی خوای لێبێ ئەوەندە بانگی قەومەکەی کردیان بێزار بوو دوای ئەوە هاتە سەر کەنارێک و بە فەرمانی خوا ماسیەک قوتێک قوتیە هەموو پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لێبێ بەڵام زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ فەرموون کۆچی پێغەمبەر ئەو بەهۆی ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای ئەوەی کە 13 ساڵ دەعوا و بانگەوازی کرد زۆر ئازار و ئەشکەنجە درا بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاڵی جەوهەری بوو ئەوە کۆچیکە کە دەوڵەتێکی ئیسلامی بنیاد بنێ و مسلمانان هەمووی کۆبکاتەوە و دوایی بە قووەت و بەهێزێکەوە و لە ژێر دەسەڵاتی خۆیدا بتوانێت ئیسلام بە هەموو ئەو شوێنانە بگەێنێ کە لە ڕێی سەحابە بەڕێزەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم پێی گەیشتووە بۆیە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ ئەم جیاوازیە گەورە ئەکەن لە بینی کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەگەڵ کۆچی پێغەمبەرانی ترا بۆیە ئێمە ئەبێ ئەوە بە خاڵێکی جەوهەری وەرگرین ئەگەر کۆچی پێغەمبەر نەبووایە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیەتوانی دەوڵەتی ئیسلامی بنیاد بنێ بەڕاستی و لە دوای ئەوەش ئیسلام بەو شێوە بەرفراوانەی کە بڵاو بۆتەوە و زۆربەی زۆری و جیهانی گرتووەتەوە ئەگەر کۆچی پێغەمبەر نەبووایە صلی الله عليه وسلم بەو شێوەیە دینداری و مسلمانەتی و ئاینی پیرۆز بڵاو نابووە مامۆستا کاتێک پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە تەمەنی 53 ساڵیدا کۆچ دەکات بەرەو مەدینە سێرەکەین هەر ئەو ساڵی کۆچێدا دەنرێت بە ڕۆژمێر بۆ مسلمانان بۆچی بۆن ڕۆژی لەدایک بوونی پێغەمبەر یاخود ڕۆژی کۆچی پێغەمبەریان دانەنا حکمت لەمەیە چییە؟ طبعا یەکێک لەو شتانە ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوا 40 ساڵی بۆتە پێغەمبەر تاریخەکەی ئەوە لە کە منداڵ بووە نەزانراوە پێغەمبەرە بۆیە بۆ پێڵەن ساڵی کۆچی لەو ڕۆژە و لەو کاتەوە دەستپێرا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاری مەکەی پیرۆزی بەجێهێشتۆ کۆچی کردو بۆ مەدینە ساڵی کۆچی لەم کاتەوە دەست پێ ئەکا لەبەر ئەوە ئەگەر کۆچی پێغەمبەر نەبووایە صلی الله عليه وسلم ساڵی کۆچی نەئەبوو لەبەر ئەوە ئەم کاتە کە دیاری کراوە بەهۆی کۆچ و هیجرەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینەوە ئەگەر تەماشای ژیانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم پێغەمبەر یەک دوو کۆچی تری کردو چۆتە تایف و ئەوانە بەڵام لەبەر ئەوەی کۆچەکەی سەرکەوتوو نەبوو خەڵکی ئەو وڵاتە خەڵکی ئەو شار وڵاتێ و ئەو شوێنانە پشتیوانیان لە پێغەمبەر نەکردو صلی الله عليه وسلم نەکو هەر پشتیوانیان لێ نەکرد وەرکو ئازار و ئەشکەنجەیان داوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئازار و ئەشکەنجە و جارێکی تر گەڕاوەتەوە مەکەی پیرۆز بۆیە ساڵی کۆچی لەو کات و لەو ساتەوە دەست پێ ئەکا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆتە مەدینەی پیرۆز و لەوێ ئەهلی مەدینە پێشوازیان لێ کردووە و پشتیوانیان لێ کردووە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاریان کردووە بەوەی کە گەورەی هەموو لایەک بێ هەموو مسلمانان و هەموو ئاینەکانی تریش بێ بە جوولەکە و بە مەسیحی ئەوانەی کە لە مەدینەیە بوون گەورەی هەموو لایەک بێ و سەرپەرشتی هەموو لایەکیان بکات زۆر باشە مامۆستاکەی پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم تر گەشتە ئەو بڕوای ئیدی ئەم شارە بە کەڵکیەوە نامێت کە ئاینی پیرۆز ئیسلامی تێدا بڵاو بکرێتەوە ئیتر ئەبێ پێویستە
کۆچ بکات و ئەو ئامادەکاریانە چی بوون یاخود ئەو زمینە چی بوو کەوای کرد ئیدی لەو شارە نەمێنێتەوە. طبعا ئێمە گەر تەماشای ژیانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم لە مەکەدا پێغەمبەر بە زۆر ناڕەحەتیە تێپەڕیوە و بۆ هەر بۆ خۆی نا بەڵکو سەحابە بەڕێزەکانیش ئەوانەی کە ئیمانیشیان هەیە نابوو لەوانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکانی مەکە دەسەڵاتدارانی مەکە ئەوانەی کە هێز و قووەتیان هەبووە لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان پێغەمبەریان ئازار دابێ بەڵام ئەوەی کە ئازاری گەورە دراوە سەحابەکانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم بۆ لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشێک هەتاکو باپیری ماوە پشتیوانی لێکراوە دوایی بەهۆی ئەبوو تالیبەوە نەیانتوانی بێ زۆر ئازار و ئەشکەنجەی بدەن لەبەر ئەوە ئەبوو تالیب پشتیوانێکی گەورەی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم بەڵام کە پێغەمبەر ئەبینێ سەحابەکان زۆر ئازار و ئەشکەنجە ئەدرێن و زۆر ناڕەحەت دەکرێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار ئیسنی ئەدا و ئیجازەی ئەدا کە مەکە بەجێ بێڵێ و کۆچ بکا بۆ مەدینە ئەوە بوو کە لەوە پێش بە چەند مانگێک موسعەبی کوڕی عومەیر وەکو نوێنەری خۆی ئەنێرێ بۆ مەدینە و پشتیوانی پێغەمبەری خوا صلی الله پشتیوانی بۆ پێغەمبەر و مسلمانان کۆ ئەکاتەوە و لە دواییدا موسعەب کەسێک ئەنێرێ ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەتوانی ئێستا کۆچ بکەیت و خەڵکی مەدینە پشتیوانی لێ ئەکەن و باوەڕت پێێنن و لە ژیان نامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە کە لە عەقەبەی یەکەما چەند کەسێک هاتن لە مەدی باوەڕیان بە پێغەمبەر هێنا و مسلمان بوون و دوایی گەڕانەوە بۆ ساڵی دووهەم و لە مەوسیمی حەجا لە عەقەبەی دووەمە چەند کەسێکی تر هاتن باوەڕیان بە پێغەمبەر هێنا بۆیە ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتەدا کە بینیتی مسلمانان سەحابەکانی زۆر ئازار و ئەشکەنجە ئەدرێن بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیاری ئەوەیدا و خوای پەروەردگار ئیزنی ئەوەیدا کە مەکە بەجێ بێڵێت و بەرەو مەدینە کۆچ بکات. مامسا ڕۆڵی مهاجرین و ئەنسار بە تایبەتیش ئەنسار کە بوونە سەرخەرانی ئاینی ئیسلام و ڕێگەیاندا کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کۆچ بکا بۆ لایەن و شوێنیان بۆ کردەوە بوونە یارمەتی دەر بۆ هاوڵانی تر کە لێوە کۆچیان کردبوو بۆ لایەن. ئەگەر تەماشا بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە فەرمودەیەکی سەحیحا فەرمێ ئەگەر ئەنساریەکان خەڵکی مەدینە بە ڕێگایەکا بڕۆن بە شی و دۆڵێکا بڕۆن ئەهلی مەکە بە شی و دۆڵێکا بڕۆن من لەگەڵ ئەهلی مەدینەدا ئەڕۆم یعنی ئەمە فەصل و گەورەی ئەوان دەرەخا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە ئێمە ئەگەر تەماشا بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوا ئەوەش کە مەکەی فتح کرد و دەسەڵاتی ئیسلامی و دەسەڵاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دنیای ئەوەندە بڵاو بووە لە دوا فتحی مەکەش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر گەڕایەوە مەدینە و لە مەدینە ژیانی خۆی بەڕێکەتە تا و کاتەی کۆچی کرد و قبری پیرۆزیشی و لاشەی پیرۆزیشی هەر لە مەدینەدا شاردرایەوە بۆیە ئەوە بە ئێمە ئاگەیەن فێری ئێماکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بەردەوامی ئەو وەفای ئەهلی مەدینەی لەبەر چاو بووە کە لە ناڕەحەتیەکانە پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم لەبیر بووە پشتیوانی پێغەمبەریان کردووە بۆیە پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەم فەزل و گەورەی لەبیر نەچوو بەڵکو بە بەردەوامی یعنی لە هەموو کات و ساتەکانە ئەهلی مەدینەی جیا کردوەوە لە خەڵکی تر و فەزل و گەورەی ئەهلی مەدینەی باس کردووە. لەگەڵ کۆچکردنیا هەر پێش ئەوەی کۆچکە کۆمەڵی مۆعجیزە ڕوئیان لە پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم ئەم مۆعجیزانە چی بوون؟ طبعا ئەگەر تەماشا بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زانانی سیرە ئەفەرموون پێغەمبەر لەو کاتەوە کە ویستی کە خوای پەروەردگار ئیجازەیدا کە کۆچ بکە سەحابەکان یەکێک و دوو ئیزنیدان کە کۆچ بکەن ئەفەرموون هەر ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی ئەبوبەکر مایەوە وە کۆمەڵێک هەتاکو زانایانە فەرموون کۆمەڵێک پارە و ئەوەی ئامادە کرد تا ئەڵەم 5,000 درهەم و ئەوانە بووە پێی بۆ ئەڵێ دوایی ئەبی قوحافە هاو بۆ ماڵەوە بۆ ماڵی ئیمامی ئەبوبەکر فەرمووی باوکت بە ئەسمای فەرمووی باوکت چی بەجێهێشتووە فەرمووی زۆر شتی بۆ بەجێهێشتین بەڵام دیارە ماڵ و سامانەکەی هەمووی لەگەڵ خۆیان ئامادە کرد بوو کە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچ بکە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە بڕیاری یا کۆچ بکە بانگی ئیمامی ئەبوبەکری کردو فەرمووی من ئەمەوێت تۆ لەگەڵ مندا کۆچ بکەی یەکەمین موعجیزە کە ئەوە بوو کە کافرەکان بڕیاری ئەوەیاندا چواردەوری ماڵی پێغەمبەر بگرن صلی الله عليه وسلم لە هەموو تیرە و هۆز و ئەوانە هەموو تیرە و هۆزێک کەسێکیان هێنا
وتیان ئەگەر محەممەد دەرچوو لە ماڵەکەی خۆیدا بە هەمومان هەر ئەو کەسانەمان ئەو نوێنەرانەمان پەلاماری ئەین و ئەیکوژین و دوای خوێنەکەی بە هەدەرە ڕۆویتر کە ناڵێن کێ کوشتێتی پێغەمەری خوا صلی الله علیه وسلم لەو کاتەدا ئیمامی عەلی بانگەکە لە جێی خۆی ئەیخەوێنێ و چەند ئاەتێکی سوورەتی یاسین کۆمەڵێک چنگە خۆڵەهێنێ و بە سەریا ئەی خوێنێ و دوای خۆڵەکە بە سەر و چاوی ئەو کەسانەیەکە و دەرەچێ ئەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم نابینن ئەمە یعنی گەورەترین معجزەیە کە کۆمەڵی خەڵک چواردەوری ماڵی پێغەمبەریان گرتووە صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵەکەی خۆی دادێتە دەرێ و نە سەرێک و نەدوان و نەسیان هیچیان پێغەمبەری خوا نابینن صلی الله علیه وسلم یەکێکی تر لە معجزەکان ئەوەیە کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرەو ئەشکەوتەکە ئەڕۆن ئەوەی کە هینە فەرمێ جاڵجاڵۆکە دێ و بەردەمی ئەشکەوتەکە ئەچنێ و دوایی کاتێک کە کافرەکان ئەزانن پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆچی کردو بە ئەشکەوتەکەدا دێن و ئەڕۆن ئەبینن ئەڵام ئەشکەوتە ئەگەر کەسی تیا وایە و جاڵجاڵۆکەی بەو شێوەیە دەرگاکەی نائەتەنی لەبەر ئەمە هەمووی معجزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە سوراقە بە دوایە نەکەوێت سێ جار لیان نێزیک ئەبێتەوە و وشترەکەی وڵاخەکەی چۆکدا ئەیە و وەکو ئەوەی بڵێ عەرز ئەیگرێ ناگاتە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمانە هەمووی معجزەن لە بەڕاستی لە چیە لە کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕاستەوخۆ خوای پەروەردگار سبحانه وتعالى کە ئیزنی دا و ڕاستەوخۆ خوای پەروەردگار پشتیوانی کردو و سەری خستووە لەو کۆچەدا کە کۆچی کردو بۆ مەدینە بابسا پندوانەکانی کۆچ بۆ ئێمەی مسلمان دەبێت چی بێت ینی ڕەنگە زۆرێکمان تەنهاوەکو ژیان نامەیەک بخوێنینەوە بەڵام بێئاگالەوەی کە چەندین پندوانی تایە بۆ ئێمەی مسلمان ئەگەر تەماشا بکەین بەڕاستی هەر ئێمە ئێستا لە ژیانی خۆماندا من ئەوەی کە عەمرە و حەج و ئەوەی نەیکردبێ سەفەری بینی مەدینە و مەکەی کردبێ ئەزانێک شوێنێکی دوورە ینی بە سیارە 6 سەعاتە ئینسان ناڕەحەت دەبێ يعني ئێمە لە سەفەرەکانمانە عنی ئەوەم بازە کرد کە ئینسان لەم کاتەدا تۆ بەم سیارەیە بەم مواسەفاتە بێزارە بی لێ ڕێگاکە ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو ماوە زۆرەدا کە سەفەری کردووە یعنی بەڕاستی ئەمە گەورەترین دەرسە ئینسان زانایان یەکێک لەو شتانە کە باسی ئەکەن تەوەکولە پشتیوانی بەخوایە پشتیوان بەستنە بەخوای پەروەردگار سبحانه وتعالى بۆ لەبەر ئەوەی ئینسان ئەگەر تەماشای ڕێگاکە بکە تەماشای هینەکە بکە ئەو شوێنە بکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆچی پیا کردو عنی زۆر ناڕەحەتە بەڵام لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پشتیوانی بەخوا بەستووە خوای پەروەردگار ڕاستەوخۆ بە خۆی پشتیوانی کردو لە کۆچەکەیدا سەرکەوتوو بووە ئەمە یەک دوو هەمینیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەضحی بە خۆی داوە یعنی خۆی ناڕەحەت کردووە وەکو لە فەرمودەکەی هاتووە ڕوو ئەکاتە مەکەوە فەرمێ ئەی شاری مەکە تۆ خۆشەویستترین زەوی لە لای من خۆشەویستترین زەوی لە لای خوای پەروەردگار و لە لای من خۆشەویستترین زەوی ئەگەر کەس و کارەکەم منیان دەرد نەکردای من تۆم بەجێ نایە یعنی ئەمەش ئەوە بە ئێمە ئاگەینێ ئەو دەرس و پند و ئامۆژگاریە بە ئێمە ئاگەینێ پێغەمبەری خوا پێ فێرمانەکە کە ئەو شوێنەی کە لێی لە دایک ئەبی ئەو وڵاتی خۆت ئەو نیشتیمانی خۆت لات خۆشەویست بێ بەڕاستی و بەڕاستی ئەبێ ئێمە ئەوە بزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێکی تر لەو دەرس و پند و ئامۆژگاریانە پێغەمبەر سەحابەکانی خۆی یعنی ئەوە نەبووە ئەو سەرکردەیە نەبووە بۆ خۆی لە ناڕەحەتیەکە دەرچێ ئیتر ئەو خەڵکەی کە لەگەڵیایەتی چی لێ بەسەر دێ با لێی بەسەر بێ بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامادەباشی کردو پێش هەموو شتێک دوایی سەحابەکانی یەک و دوو ئەوەی بۆیان گونجاوە کۆچیان کردووە ئەنجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی کۆچی کردووە ئەمە هەمووی بەڕاستی دەرس و پند و ئامۆژگارین لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئێمەی مسلمان لەو کاتەدا چەند کەسانێکە بوون کە هاوکاری پێغەمبەری عەزیزمانی کرد صلی الله علیه وسلم عەلی کوڕی ئەبوو تاڵب ئەسمای کچی ئەبوبەکر ڕەزای خۆی لێ بێت وە سوراقە لە ڕێگادا کە کەشفی نەکردن بێتەوە بۆ قڕش بڵێکە ئەمە تا چەند گرنگە بۆ مسلمانان کە هاوکاری سەرخستنی پەیامە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کات لە هەر جێگێک لە هەر شوێنێکا بێت بەڕاستی یەکێک ئێمە گەر تەماشا بکەین ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبێ ئێمە هەمووی پند و دەرس و ئامۆژگاری لێوەرگری و ئێمە گەر ژیانی خۆمان بمانەوێ ژیانێکی مسلمانانە بێ ئەو ژیانە بێ کە خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی ڕازیە ئەبێت تەماشا بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن هەڵسو کەوتی کرد و ئاوا بکەین بۆیە ئەم
پشتیوانی ئیمامی عەلی کە ئیمامی عەلی ئامادە بوو خۆی تووشی ناڕەحەتی بکە ینی تۆ ئەگەر کەسێک کۆمەڵێک دوژمنی هەبێ و لە شوێنێکا بێ و تۆ کەسەکە دەرکەیت و بڵێ من لە شوێنی تۆ ئەمێنمەوە یعنی دووچاری ئەو بۆ کە ئیمامی عەلی لەوانەیە شەهید کرێ لەوانەیە لەلایەن دوژمنەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم شەهید کرێ بەڵام ئیمامی عەلی ئامادە بوو تەضحیە خوێن بە ژیانی خۆی یعنی ژیانی خۆی لە پێناوی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم بەخت بکە ئەسمائی کچی ئیمامی ئەبوبەکر ئەفەرمێ کە ئەبوو جەهل و جەماعەت هاتن لە ئیمامی ئەبوبەکریان پرسی کوتیان باوکرد لە کوێوانە کوتی نازانم ئەڵێ ئەبوو جەهل زلەیەکی لە ئەسمادا ئەو گوارەی کە لە گوێ بوو گوارەکە کەوتە خوارە و گوارەکە شکا یعنی ئەمە ئەوە ئەگەێنن ئەمە ئەم سەحابانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر دڵسۆزی پێغەمبەر بوون زۆر دڵسۆزی ئاینەکەیان بوون زۆر دڵسۆزی ئەو بەرنامە بوون کە هەڵیان گرتووە ئەو وعد و بەڵێنانەی کە بە پێغەمبەریان داوە صلی الله علیه وسلم زۆر دڵسۆزانە ئیشیان کردووە ئامادە بوون ژیانی خۆیان فیداکەن لە پێناو پێغەمبەر و دینەکەیاندا ئەسما خۆ مناڵێک بووە بەڵام لەبەر ئەوەی دایک و باوکەکەی ئیمامی ئەبوبەکر وا پەروەردەی کردووە بەو شێوەیە پشتیوانی لە پێغەمبەر و لە باوکیەکە صلی الله علیه وسلم بۆیە بەڕاستی ئێمە کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو کات و ساتەکانی ئەگەر خوێندنەوەی وردی بۆ بکرێ هەمووی ئەبێ بە دەرس و پند و ئامۆژگاری بۆ ئێمەی موسڵمان بۆ ئێمەی شوێنکەوتوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و سوراقەش ئەگەر تەماشا بکەین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێغەمبەر نزیکە بێتەوە دوعای وعدەدا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە جاری سێمدا کە کەشفیان نەکا بەس ئەوەندە ئیزنی با بگەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم موژدەی کەی ئەداتێ لەبەر ئەوە ئەمە بەڕاستی ئەوە ئەگەیەنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکیش کە کەسێک دوژمنی بووە بەڵام کە دوژمنەکەی داوای ئەوەی کردووە بەهانایەوە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەهانایەوە چووە و دوای ئەوە بوو سوراقە گەڕایەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی ئەبوبەکری کەشف نەکرد ئەمەش دەرس و پندێکی گەورەیە ئێمە گەر کەسێک ناحەزمان بێ بەڕاستی بەڵام کەسەکە کە ناحەزمان بوو پەنای بۆ ئێمە هێنا داوای داڵدەی کرد داوای یارمەتی کرد لەوەی کە ناحەزمانە لەوەی کە دوژمناتی کردوین پەشیمان بۆ بەڵام لە ناڕەحەتیەکە داوای پشتیوانی کرد داوای یارمەتی کرد ئێمە بتوانین با ئەوە لە بیر خۆمان بەرینەوە کە ئەم کەسە بەڕاستی دوژمنمان بۆ ناحەزمان بۆ لەبەر ئەوەی ئەم کەسە ئێستا پێویستی بە منە من ئەتوانم هاریکاری بکەم لە دوژمنایەتیەوە بێ بە دۆستم لە دوژمنایەتیەوە بێ بە برام بە ڕەفیقم بە خۆشەویستم کاتێک پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کۆش دەکا یەکێک لەو هەنگاوە گرنگانی کە یەکسەر عینێ بنیادنانی مزگەوتە ئەو هەنگاوانەشی بوو کە پێغەمبەر درودی خوای لەسەر بە یەکسەر گرتیە بەر بۆ ئەوەی کە زیاتر پەرە بە ئاین ئیسلام بدا و برایەتی نێوان مهاجرین و ئەنسار پتە بکات خۆ یەکێک لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە داخڵی مەدینە بوو یەکەم شوێن کە گەیشت لە مزگەوتی قوبا بوو کە ئێستا مزگەوتی قوبا شوێنێکە و لە مەدینای پیرۆزایە و پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێر کەسێک دوور کات نوێژ لە قوبایە بکاوە وای عەمرەیەکی کرد بە خێری عەمرەیەکیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە داخڵی مەدینە بوو گەیشتە ئەوێ بۆیە لەوێ بڕیاریدا کە ئەم شوێنە بکرێ بە مزگەوت دوایی کە سەحابەکان کە خەڵکی مەدینە و سەحابەکانی خەڵکی مەکە هاتن پێشوازیان لێ کرد و پێغەمبەر صلی الله علیه وسلم بڕیاریدا ئەم شوێنێکی ئێستا مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم مزگەوتێکی گەورە دروست کرێ زانایان ڕەحمەتی خۆیان لێ بەفەرموون بۆ پێغەمبەر یەکەمین شت بڕیاری مزگەوتیدا بۆ لەبەر ئەوەی هەموو خەڵک لە مزگەوتا کۆ بێتەوە مزگەوت جێی ئەوەیە کە خەڵک یەکتری تیا بناسێ کە ئینسانەکە مسلمانان ئەو کەسانی کە لە مزگەوتا کۆبنەوە ئەگەر خۆشیەکیان هەبێ هەمویان بەشداری خۆشیەکە ئەکەن ئەگەر ناڕەحەتی مشکلەیەکیان هەبێ هەمویان بە مشکلەکەی ئەزان و دێن و دەستگیرۆیی ئەکەن و بەدەمیەوە دێن بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەمین شت کە چووە مەدینەی پیرۆز مەدینەی موبارەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڕیاری ئەوەیدا کە مزگەوت بکرێ لە دواییدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڕیاری ئەوەیدا کە ئەنسار و مهاجر هەمویان بکا بە برایەک و ئەوە وای کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکی مەدینە بەو شێوەیە هاتن بۆ پشتیوانی و بەدەم خەڵکی مەکە و پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم ئەوەی کە خەدوو خانووی هەبێ خانوویەکی داوە بە سەحابەکە تاکو ئەفەرمێ ئەگەر سەحابەیەک ئەڵێ ئەو کەسەی کە چوو عەبدوڕەحمانی کوڕی عەوف چوو بۆ لای بەشێ ماڵەکەی کرد بە دوو بەشەوە و کوتی ئەمە بەشی منە ئەوە بەشی تۆی عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزا ڕەحمەتی خوای لێ فەرمی نە تۆ ئەوە مەکە ڕێگای بازاڕم پیشاندا من لەبەر ئەوەی کار و کەسابە دەزانم بۆ خۆم ئەتوانم خۆم بژێنم ماڵ و سامانی تۆم ناوێ لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خاڵی دووەم کە لە بینی خەڵکی مەکە و مەدینەدا دروستی کرد
ئەوە بوو هەردووکیانی کرد بە برا کەکردنی برا بە برا بەو شێوەیە یعنی برایەکی ڕاستەقینە بوو کە تاکووە فەرمێ سەحابە هەبوو بە سەحابەی فەرمووە فەرمێتی ئەگەرەتەوێ دوو ژنم هەیە ژنێکیانە بۆ تەلاق دەم یعنی ئەوەندە خۆشەویستی و برایەتەکەیان ڕاستگۆیانە بووە و هیچ طموحێکی دنیایی تیان نەبووە بۆیە ئەوەندە دڵسۆزی یەک بوون بۆیە ئەوەندە پشتیوانیان لە یەک کردووە بۆیە خوای پەروەردگاری سوبحانەهو وتەعالا لە قورئانی پیرۆزدا کە باسییانەکە فەرمێ خوای پەروەردگار لەوان ڕازی بوو ئەوانیش لە خوا ڕازی بوون بەڕاستی شتێکی دیکە لەوەی کە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم دەچێتە شاری مەدینە دەستورێک دادەنێت دەستورێکی 52 خاڵی کە لەو سەردەمە بە سەحیفە ناوبراوە ینی بە هەڕەمەکی ئیشەکان نەکراوە هەمووی بە دەستور هەمووی بە کۆمەڵی یاسا و ڕێساکە هەمووی مافی پارێزراو بێ هەمووی ئەرکەکانی جێبەجێ بکرێت ئەمە تا چەند گرنگە لەنێو ئەگەمانێک کۆمەڵگایەکی سەرکەوتو و کۆمەڵگایەکە بەپێی ڕێسا یاسا بڕوات دەستورێکی جوانی هەبێت کە دادپەروەی لە نێو دەستورەدا جێبەجێ بکرێت خۆی ئەوەش ئەوە بە ئێمە ئاگەیەنێ ئەو دەستورەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نووسیەوە ئەوە فێری ئەماکە ئەگەر ئێمە بمانەوێ قەوارە و کیانمان هەبێ ئەبێ ئەوەی کە ئێستا ئەڵێن یاسا و ئەڵێن دەستور ئەبێ ئێمە دەستورمان هەبێ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ ئینسان چواردەورەکەی هەمووی حەق و مافی لەسەری هەیە هەتا ئەفەرمێ جەستەی خۆت مافی لەسەرت هەیە ئەبێ حەق و مافی بدەیت لەبەر ئەوە پێغەمبەری صلی الله علیه وسلم کە دەوڵەتێکی دروست کردووە ئەوەی کە لە چواردەورەی لە چوارچێوەی ئەو دەوڵەتەدا ئەو وڵاتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژیاوە هەمووی حەق و مافیان هەبووە مافیشی هەبووە واجباتیشی لەسەر شان بووە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵێ لەو دەستورەدا کۆمەڵێ شتی نووسی بۆ ئەوەی هیچ کەسێک یعنی ئەوەی کە حەق و مافی پێدرێ نەڵێن ئەو جەماعەتێکی تر نەڵێن ئێمە زوڵمان لێ کراوە و پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم ئەمانەی چیا کردوتەوە بۆیە ئەوەی کە ئێستا ئەگوترێ بە یاسا ڕێکخراوە و هەر کەسە و حەق و مافی خۆی پێدراوە بۆیە ئەو دەستورە بەڕاستی لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئیشی پێکراوە بۆ ئەوە بووە کە دەوڵەتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرەو پێش بڕوە و مسلمانان هەمووی حەق و مافی خۆیان هەبێ و غەیری مسلمانی لەو دەستورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەق و مافی هەبووە مامۆستا ڕەنگە ینی ئەو بەسەرهاتوو ئەو چیرۆکانی کە لە مێژووی ئیسلامە هەبووە زۆرێک لە مسلمانانی ئێستا لێی شارەزانە بن یاخود کەمترین زانیاریان سەبارەت بەوە هەبێ تا چەندێک گرنگە ئێمە مێژووی ئیسلام بخوێنە و کۆچ بکەین بە بەڕاستی بۆ چرخانێکی گۆڕانکاری و بێت بەوانەیەک بۆی کە ئێمەش سەرخستنی ئیسلام بەرکی خۆمان بزانین ئێمە تەبعەن چۆن واجبە لەسەر شانمان لە دینەکەمان شارەزابین چۆن واجبە لەسەر شانمان کاتێک ئێمە ڕۆژانە 5 نوێژەکەین بزانین نوێژەکانمان چی پێویستە و نوێژەکانمان بەچی دروستن بەچی دروست نین بەچی بەتاڵە بنەوە ڕۆژ و بە هەمان شێوە هەموو عیبادەتەکانی تر بەڕاستی زەرورە ئێمە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پیت بە پیت و حرف بە حرفی بخوێنینەوە و ئەوەی بۆمان ئەکرێت یعنی من زۆر مامۆستا هەیە دۆست و برا و خۆشەویستن جاری وا هەیە ئەڵێ ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ساڵێکا 2 جارم خوێندوتەوە بۆ لەبەرەوەی تۆ جاری وا هەیە کۆمەڵێ شتە دیاری ئەەکەی کاتێک کە ژیانی پێغەمبەر خوێنیتەوە صلی الله علیه وسلم بۆ خۆت و بۆ چواردەورەکەی خۆت ئەیکەی بە منهەجێک ئەیکەی بە بەرنامەیەک ڕۆژانە لەسەری ئەڕۆی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابەکان لە ژیانی خۆیان تەماشای پێغەمبەریان کردووە صلی الله علیه وسلم چۆن هەنگاوی ناوە چۆن هەڵسوکەوتی کردو چۆن مامەڵەی کردووە سەحابەکان ئاوایان کردووە خۆی ئێستا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو ئێمەدا نەماوە بەڵام ژیان نامەکەی بەڵام سیرەتەکەی ماوە یعنی ئێمە ئەبێ بەڕاستی چۆن ناوی خۆمان ئەزانین چۆن ناوی خۆمان و باب و باپیرانمان ئەزانین چۆن لەوانەیە بەشێک لە ژیانی کەسوکارمان ئەزانین لە وڵاتی خۆمانە ئەبێ ئاوا بەڕاستی لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆمان فێرکەین و ژیانی پێغەمبەر بکەین بە سەرمشق بوو یعنی بە پێشەنگ بە چرایەکی ڕووناکی بە هەر شوێنێ بە هەر ڕێگایەکە ڕۆیشتین ئەو چرا ڕووناکەی لە پێشمانەوە بێ و ئێمە بە دوایدا بڕۆین بۆ لەبەر ئەوەی نە لە دنیادا لی پەشیمانە بینەوە نە لە قیامەتا لی پەشیمانە بینەوە بەسۆر ماوەسەیان لەوەی کە ئەم کۆمەلگایەمە بەهۆی ئەو کرانەوە زۆری کە هەیە گرنگە ینی ئەم جۆر بابەتانە بۆنە ئاینیەکان ڕوودا و مێژووی ئاینیەکان ئاینی پیرۆزی ئیسلام
لە ڕێگەی میدیا و بگوازین و بۆنەوەی ئێستا و ئاشنا بێت بەو ڕووداوانە بەو بەسەراتانی کە هەنەمە تا چەند گرنگە بووی کە زیاترنەوەی ئێستا ئاشنا بێت بەو ڕوودا و بەو بابەتانی کە ڕوویانداوە لە مێژووی ئاینی پیرۆزی ئیسلامدا. ئێمە بەڕاستی بەبێ گومان ئەبێ ئێمە خۆمان وە چواردەورەکەمان و کۆمەڵگاکەمان یعنی هەمووی ئاشناکەین بە دینداری و بە مسلمانەتی و بە ئەخلاق و خوڕەوشتی جوان نەوەکانمان منداڵەکانمان کە پێ ئەگەن یعنی بەڕاستی بۆ لەوانەیە من مەگەر منداڵێکم هەبێ چەند مەکتەب چەند قوتابخانەی بگەڕم بۆی زمانی ئینگلیزی فێر بێ بۆی زمانی تورکی فێر بێ بۆ زمانی فارسی و هەر شتێکی تر فێر بێ لەوانەیە چەند وڵاتی بکەی بۆ ئەوی مناڵەکەت لە کولەیەکی بەرز بخوێنێ و وەرگیرێ بۆ یعنی ئەبێ بەڕاستی شانازی بکەین بەوەی کە مناڵەکانمان پەروەردە بکەین لەسەر دینداری و مسلمانەتی لەسەر ڕێباز و ئەخلاق و خوڕەوشتی پێغەمبەری صلی الله علیه وسلم نابێ ئێمە ئەوەمان یعنی ئەبێ ئەوە بەرنامەی ژیانمان بێ وەڵاهی لە دنیاش و لە قیامەتیشا لێی بەهرەمەند دەبین بەس ئەو کەسەی کە بەڕاستی ئیهتیمام نەدا گرنگی نەدا بە ماڵ و منداڵ و بە چواردەورەکەی خۆی لەوەی کە فێری دینداری و مسلمانەتی و ئەخلاقی پێغەمبەریان بکات صلی الله علیه وسلم بەخوا لێی پەشیمانە بێتەوە. ئێمە گەر تەماشا بکەین بە ناوی عەولەمە و دنیاگیریەوە خەڵک زۆر یعنی بەرفراوان و بەربڵاو بووە بەڵام تەماشاکەین ئەگەر هەر بابەتێکی ئاینی و ئیسلامی باس کرێ لەوانەیە کۆمەڵی ڕەخنەوە ئەوەی لێ بگیرێ بەڵام ئێمەی شوێن کەوتوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم نابێ بەوانە بەڕاستی پەشیمان بینەوە ئەوەی کە بەرنامەی هەمانە بەڕاستی ئەبێ هەوڵ بدەین سەرەتا خۆمان لە ژیانی پێغەمبەر فێر بکەین خۆمان شارەزا بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵسو کەوتەکانی چۆن بووە ئەنجا کەسە نێزیکەکانمان ماڵ و منداڵمان خێزانەکانمان براو خوشکەکانمان هەتاکو لە کۆمەڵگاکەمانە بڵاوە بێتەوە بۆ لەبەر ئەوەی ئەڵێ عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت لە مەککەدا سواری وشترێک بوو گەیشتە شوێنێک و دابەزی و پێڵاوەکانی داکەن فەرمیان ئەوە بۆ واوکەوتی وڵای پێغەمبەرم بینەوە صلی الله علیه وسلم لێرەدا بەپێی پەتی ڕۆیشتووە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوەیە چاویان لە پێغەمبەر کردو لە هەڵسوکەوتی پێغەمبەر کردو ئێمە ئەبێ خۆمان ئاوا پەروەردە بکەین پێمان عیب نەبێ لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەرمانە و مامۆستا و قودوەمانە و ماڵ و منداڵ و کەس و کارەکەشمان بەو شێوەیە پەروەردە بکەین و هەر کەسێکی بەڕاستی و بە تێگەیشتنەوە لەسەر ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم بەڕاستی لە هەموو کات و ساتەکانە جێی سپاسگوزاریە و جێی دەستخۆشیە. زۆر سپاس بۆ مامۆستا ناسەر مستەفا مامۆستای ئاینی کە لە تەوەی دۆما لەگەڵمانە زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن.